ئاساییە کە لە وەرزی هاویندا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە هاوڵاتیان گیان لەدەست بدەن، بەڵام لە ڕووداوێکی دەگمەندا ئەمڕۆ لە کوێستانی پڕژەی دەڤەری باڵەکایەتی 3 کەس بەهۆی هەرەسێنانی بەفرەوە گیانیان لەدەستدا. ئەمڕۆ کاتی نێوەڕۆ ئاگادارکردنەوە لە بوونی ڕووداوێک لە ناوچەی گەشتیاری پڕژێ دیارە بەهۆی دارمانی بەفرەوە 3 هاوڵاتی لە ڕەگەزینێر خەڵکی هەولێر بەهۆی دارمانی بەفرەوە گیانیان لەدەستدا بوو. ئێمە تیمی فریاکەوتنی خێرای 122 مانار بۆ شوێنی مەبەست و تەرمەکانیان هێنانە نەخۆشخانەی چۆمان لێرە لەگەڵ پزیشک و پۆلیسی چۆمان پراوی لێکۆڵنەوەمان بۆ کردنەوە و تەرمەکانمان ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرد. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە ساڵانە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕوودەکەنە کوێستانی پڕژەی باڵەکایەتی کە تا ئێستاش لە چیاکانیدا بە بەرزی 5 مەتر بەفر ماوەتەوە و چاڵە بەفری زۆر لە ناوچەکەدا هەیە. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماشەوە بەشێک لە بەفرەکە تواوەتەوە و بەسەر چەند کەسێکدا هەرەسی هێناوە. دیارە ئێرە کوێستانی پڕژەیە ئەشکەوتە بەفر و شتیوانەی زۆر لێ شوێنێکی گەشتیاری و فێنکە. ئەو شوێنە بیانی هەندێک بەفر مادیارە کارەساتێکی لێکەوتەوە. ئەمە و کاتی لێرانە بووین هەندێک خەڵکی هەولێرە لێرانە بوون چوبوونە ژێر ئەشکەوتەکە بە مەبەستی تەسویر و ڕسمگرتن. خەڵک بوو زۆر ئەچی بەڵام بەحەقە شتێکی غەڵەتە، هەم لایانی چاشی هەیە لایانی خراپیشی هەیە. خراپیەکەی ئەوەی بەفر و دەتەوێت و دەبێ ئاگاداری خۆت بی لەبەرەوەی زەرری گیانی لێکەویتەوە. لایانی باشەکانش ئەوە فێنکە و شوێنێکی جوانە و بۆ ڕسمگرتن و شتوانە، بەڵام تو ناکرێت خۆت بێخی خەتەریات بە مەبەستی ڕسمگرتن. ئەوڕۆ دیارە ئەو برادرانە چوونێن دەرێ کە ڕما 3 کەسی کەوتە بنێ. ئەمە بە خۆمان دەگەدا بووین لە دەرینان زۆر هاوکاریمان کردن. بەرپرسی بنکەی گەشت و گوزاری باڵەکایەتی بە NRT ڕاگەیاند بەردەوام داوایان لەو کەسانە کردووە کە سەردانی ناوچەکە دەکەن ئاگاداری هەرەسێنانی بەفر بن و چەندین تابلۆی ئاگادارکردنەوەیان لە ناوچەکەدا جێگیر کردووە. چەندین شوێنی ڕۆفێنمان هەیە دەبینێن ژمارەی زۆری گەشتاران لە بەتایبەتی لە وەرزداون بەهۆی نزمی پلەی گەرمە ڕوو لە شوێنە گەشت و گوزارەکان دەبینی ئێستا ئێرە پڕجێنە پلەی گەرمە زۆر نزمە لە چاو سنتەری شارەکان و چەندین ئەشکەوتی بەفرین دێتایە بۆ هێوە گەشتارێکی زۆری لە ناو خۆ دەرەوە سەردانی دەکەن. ئێمە شوەک و گەشت و گوزاری چۆمان هەوڵماندایە خزمەت گوزارە سەرەتەکان دابین وەکو چاکردنی ڕێگا و هەروە هەڵواسنی تابلۆی ئاگادارکردن بۆ گەشتیاران بۆ ئەوەی خوا نەخواستە تووشی سڕووداوێکی ناشاو نەبن. لە ناوچە شاخاویەکانی باڵەکایەتی لە ئێستادا پلەکانی گەرما لە خواروی 30 پلەی سەدیەوەیە. ئەوەش لە کاتێکدایە لە ناوچەکانی دیکەی هەرێم پلەکانی گەرما لە سروی 45ەوەن. ڕامەڵ ئەحمەد NRT باڵەکایەتی.